خۆشەویستان شەوتان باش بێ و سڵاوی کارمەندانی دەستگای میدیای کورسات لە ئێوە بێت بە هیوایەوە اینکە خوا ڕۆژ و پەرستشی هەموو لایەکی قبول کرد بێت و ئەمڕۆکە 16مین ڕۆژی مانگی ڕەمەزانە بێگومانی تر چوینە کۆتاییەکان یاخود ماڵاوایەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆز بەڵام تر چواردە ڕۆژێکمان ماوە هیوادارین لەم چواردە ڕۆژەیە ئێوە شەوانە کاتژمێر 8 بۆ 9 بینەرمان بن پەیوەندی بکەن بەو ژمارە تەلەفۆنانی کە لە خوارەوەی شاشە هەیە بۆی بتوان پەیوەندی بکەن و خەڵات بەرنەوە ئەگەر پەیوەندیەکەت بۆ وەرنەگیرا ئەوە مۆبایل بگرە بەدەستەوە پەیجی کورسات بکەرەوە و لە خوارەوەی ئەم لایڤە تەنها بنووسە فانۆسی ڕەمەزان تەنها بە کۆمنت بنووسە فانۆسی ڕەمەزان ئیتر بە دڵی خۆت کۆمنتەکە نووسی یان چەندین کۆمنتە نووسی بەڵام چانسی ئەوانە زیاترە کە کۆمنت زیاترە نووسن ئەوەسا ڕاستەوخۆکە هەیە ئێوەتوانن لە خوارەوەی ئەم لایڤە تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان و سبەی شەو خەڵاتێکی گرانبەها چاوەڕوانی هەموو ئەوانە کات کە ئەبنە براوە دەستیان خۆش بە خاتونیگار دەستی پێ کردووە خاتونیگار زیاتر بنووسە فەتحوڵڵا حەسەن سلێمان کاک فەتحوڵڵایە کۆمنتنا زیاتر بنووسە تا ئەتوانی زیاتر بنووسە با کۆمنتەکانتان زۆر بێت چونکە ئەوەی کە کۆمنتەکەی زیاترە بۆنمە هەیە 1000 کۆمنت نووسی و هەیە 100 کۆمنتی نووسی و هەزارەکە زیاتر چانسیەوەی هەیە کە بتوانێت خەڵات بباتەوە بۆیە هەتا ئەتوانن کۆمنتی زیاد بنووسن ئەم شەویش بێگومان فانۆسی ڕەمەزان بە سپۆنسەرەکانمان دەست پێ یەکەم سپۆنسەرمان کۆمپانیای ئایکیوە کە یەکێک لە خێراترین کۆمپانیەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستاندا و ئەگەر تا ئێستا چێژت لە ئینتەرنێتی ڕاستەقینە وەرنەگرتووە ئەوە ئایکیوت نییە بڕۆ ئایکیو بەکاربێنە بەشدار بە لەگەڵیاندا ئەو جازانی ئینتەرنێتی خێرات چییە و ئینتەرنێتی باش و خزمەتگوزاری باش چییە بەڕۆ یەکێک لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای ئایکیوە یەکێکی تر لە کۆمپانیەکانمان خۆشەویستان بلاگودە کە دەخوارەوە ئێوە بەردەوام لۆگۆکەی دەبینن بلاگود بۆ کاری تەختە و دیزایانی ناوەوە و دیکۆری ناوەوە و ئیتر مێزی تەلەڤیزۆنەڵی کەوانتەرەڵی هەموو ئەو بابەتانی کە لە تەختە دروستەکرێت دیزاینەری زۆر تایبەتیان هەیە پێش وەخت بە کۆمپیوتەر دیزاینەکەت بۆ پیشانێن ئەڵەن ئەمە بۆ دروستەکەن ئەوەی بە خەیاڵتایە ئەوانێکن بەڕاستی دیارە بێگومان ئەم شەویش یەکێک لە سپۆنسەرەکانمان کۆمپانی بلاگودە ئەوەی کە لۆگۆیوانیش بدۆزێتەوە خەڵاتی تایبەتیەوان بە بەهای 400,000 وەرەگرێ ئاڤێرا دەرمانخانەی ئاڤێرا و جوانکاری کە بێگومان لەسەر ڕوبەری 1300 مەتر دووجا گەورەترین دەرمانخانە بە باشترین کوالیتی سەرجەم ئەو بابەتانی کە هەیەە بڕوانامەی براندی جیهانیان هەیە واتە کاتێک تۆچی بۆنێک لەوێ کڕی بۆنەکە ئۆرجیناڵە ینی دوو دڵ مەبە لەوەی پێوابێ ئەمە فەیکە و تێکراوەتەوە ئەم بابەتانە لەلای ئەوان نییە لە هەموو بوارەکانی تریشدا بێگومان ئاڤێرا بەرهەمەکانیان زۆر باشن هۆتێل لەگەڵ سپای تایتانیک بێگومان یەکێک لە هۆتێلە ناوازەکانی شاری سلێمانی کە بۆ حەوانەوەت بۆ ئەوی پشوویەک بی یان دەتوانی ئێواران بەربانگ یان پارشەوان ئێستا بچۆ بۆ فێ با دڵی خۆت لەم سەرتاوە سەر خواردن دانراوە ژەمێکی تایبەتی شاهانە لەوێ بخۆ تا ئێوارە هەست نەبە برسێتیەکەی نەبەتوێنێتی ئەگەر لە پارشەوان بێ و ئێوارانیش بێ ئەوە ناخۆی کتابیانی ئێوارەکەی کێشەو نییە کۆمپانیای سەفرەش بێگومانێکی ترە لە سپۆنسەرەکانمان کە ئەزانین مارکێتی سەفرە بازاڕیکردنتان بەرن بۆ مارکێتی سەفرە هەم داشکانیان هەیە هەم کەلوپەل و پێداویستی خۆراکەکانیان هەمووی کوالیتی کۆنتترۆلیان هەیە واتە بابەتی بەسەرچوو چوزانم مەوادی بەسەرچووەم بابەتانە لەوێ هەربوونی نییە تەنانەت بەردەوام لیژنیان هەیە زوو ڕچاوی هەموو بابەتانە کە لە نێو مارکێتەکە هەیە اینجا باسی نەپێ و دەست بکەین بە وەرگرتنی پەیوەندەکانمان یەکەم پەیوەندیش ئەچینە چەمچەماڵ خات و دڵنیامان لەگەڵایە دڵنیاخان لە چەمچەماڵەوە دڵنیا جەمال دڵنیاخان شەو باش ئەم کاتەوە باش کاگاری باشتر بۆ تۆ زۆر سپاس تۆ باشی شکور دۆنی براکەم سەلامەتی ئەو باش یاخوا باش بن دڵنیاخان سەلامەتی هەموو شەوێ ئیترام کاتانە بینەرمانن و گوڵە بە ڕۆژە و چاو شتەکانی هێن نام بەرنامەوە وایە بێگومان دانیشم بەدیا بەرنامەکە و بە خۆمان بەرنامەیەکی خۆشەوی وای دەستخۆشتان بۆ خوازم سەرکەوتنی زیاتر زۆر سپاس دڵنیاخان جا فانۆسێکمان بۆ بکەرەوە و یەکەم پەیوەندیت بەشک و بەختی خۆ تاقیکەیتەوە و ئەم شەو خەڵاتێک بەریتەوە لە ژمارەیەکەتەوە ژمارە 6 بۆ خات و دڵنیا ئەەکەینەوە
باشکو ئیشەڵڵا بەخەتی یاوەری بێ و ئەم شەو بتوانێ خەڵاتێک بەرێتەوە. دڵنیا خان ئینشاءڵڵا بەڵێگیان پێ وایە چیتیا ژمارە 6 وەڵی بڵێم چی بەشکو ئینشاءڵڵا شتێکی باش بێ دەمێکە هەوڵەدەم. چەند جار هەوڵە داوە؟ وەڵی ئیتر لە یەکەم ڕۆژە بەڵام ئینشاءڵڵا ئەمڕۆ بەرمان کەوتووە. دڵنیا جەمال لە چەمچەماڵەوە تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا. مایکەپەکانیان ئەگەر بەکاری هێنیشتی زۆر ناوازیان هەیە، کرێمەکانیان ئاتریان ئیتر بڕۆ لەوێ خەڵاتی تایبەتی دەرمانخانە و جوانکاری ئەڤێرا بۆ جەنابەت. پیرۆزە پیرۆزە دەستان خۆش بێ لەشتان ساخ. زۆر زۆر سپاس بۆ خات و دڵنیان لە چەمچەماڵەوە. خات و هۆنیا وەرەگرین لە کەلار حەیاتم. خات و هۆنیا چۆنی بە قوربان؟ ئێوە باشن شکور؟ یاخوا باش بوون یاخان ئێوارە باشە خواردووە نانی باشە خواردووە؟ ئەلحەمدوللا. چکە دەنگە کزەوتم نەکاها ئینسان دوای ئەوەی کە ڕۆژ شکێنێت تۆزە کزە بێ و حەزەکا پاڵکەوێ وایە؟ وەنیا خان یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە. ژمارە 16 بۆ خات و هۆنیا ئەکەینەوە و بەشکو ئینشەڵڵا بەخێت یاوەری بێ و ئەم شەو ئەویش خەڵات بەرێتەوە. با بزانم خات و هۆنیا من عادەتەن لەم بڕگەیە ئاسانکاریەکەکەم بۆ بینەرەکانم باشە؟ تۆ بڕگەی 5 پرسیارە بۆ هاتوتەوە بە 5 پرسیارە توانی تا 500,000 بڕۆی. حەز ئەەکەی بەردەوام بیانە توێ بیگۆڕی فانۆسەکە. ئەیتر پرسیاری ئاسانیشی تایە و پرسیاری قورسیشی تایە. پرسیارێکی چەندی لەسەر بڵین؟ بە پێی پرسیارە لە 25,000 و دەست پێکایتر وردەوردە سەر ئەکەوین تا 500,000 بەڵام لە پرسیاری سێم ئەگەر نەیزانی ئەگەڕیتەوە ئەگەر نەیزانی ئەگەڕیتەوە بۆ پرسیاری یەکەم بیگۆڕین؟ با بیگۆڕین. یاڵە فانۆسێکی کەمان بۆ بکەرەوە. 23 بۆ خات و هۆنیا لە کەلارەوە. ئەم فانۆسە زەردێ دەکەواتە خات و هۆنیا با مەعاملەیە بکەین لەسەر فانۆسەکە. حەز ئەەکەی تۆ پێم بفرۆشیتەوە ئەم فانۆسە خۆت بڵی بەوە نایفرۆشم؟ ئەگەر عەقڵم گرتی لەوا چێ لێت بکڕمەوە. تێگەشتی؟ بە 200,000 باش. خۆت ئەزانی من 3 ژمارە واتە 3 نرخ ئەیەم بە ئەو فانۆسانی کایان کڕم ئەگەر شەوانی تر بینەرمانی وایە؟ ئیتر مەعاملەیە جار وایە تۆ سەودای بابەتێکەکەی ئەڵێ باخوا من لەوەنە زیاتر نامەوێت. چەند جار ئەم بازاڕیت کردووە کە ئەم شتانت کردووە وایە؟ خات و هۆنیا من ئەم فانۆسەی جەنابەت بە 25,000 کڕمەوە. نایفرۆشی؟ ژمارەی نرخی دووەم خات و هۆنیا من ئەم فانۆسەی جەنابەت بە 50,000 کڕمەوە. بیکەمەوە؟ شەوانی تر بینەر بووی؟ بە 50,000 نافرۆشی وایە؟ شەوانی تر بینەر بووی کە نرخێکمان داوە و جاروا بۆ سفر بووە جاروا بۆ پارەشی تیا بووە 400,000 500,000 250,000 ئیتر بڕێکی تیا بوو وایە؟ دوایین وەڵام خات و هۆنیا من 75,000 پێیە مەگەر بە 75 نایفرۆشی با فانۆسەکە بۆ بکەوە. وەنیا خان 75,000 یعنی تۆ 75,000 بردوێتەوە بە پێ هیچ شتێ. لەواچێ بیکەمەوە 0 دیناری تابێت لەواچە بڕەپارێکشی تابێت ئیتر خۆت شانسی خۆت تاقیە کاتەوە. خات و هۆنیا لە کەلارەوە شانسی خۆی تاقیە کاتەوە و وڵای گیر بوو لێمان خات و هۆنیا شانسی خۆی تاقیە کاتەوە فانۆسەکەی بۆ ئەەکەینەوە و وڵا خات و هۆنیا پیرۆزە تۆ بوویتە براوەی 150,000 خات و هۆنیا لە کەلارەوە زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و مەعاملەیەکی باشت کرد. چێمان لەگەڵ بوو؟ ئەرکان لە سلێمانیەوە کاگادی پێمەڵە ئەرکانمان لەگەڵە لە سلێمانە کاگەرکان
کاکەرکان جوانی بە قوربان ئەحواڵت چۆنە؟ ڕێز و سڵاوم بۆ هەموو کارمەندەکانی کورسات هەیە. زۆر سپاس، سڵاو و ڕێزی کارمەندانی کورساتیش بۆ ئێوە. کاکارکان ئەگەرەوە فانۆسی پێشوو ئی تۆ بواە ئەو کردەوە یان مەعامەلەتە کرد لەگەڵم؟ وڵی نەمێرە مەعامەلەت کرد. جار وایە من پارێژ ئەیەم 0 دیناری تیاوە پارێژ هەیە ڕۆشی تیا وایە بەرەوە بێ بۆ ئەگەرەکان شێوی تر هەبووە 150,000 ما و 0 دیناری تیا بۆ کابرا بە 150 ڕازینە بۆ 0 دیناری لەبەرەوە ئەوانشی تایە بێ ئاگدار. کاکارکان شانسی خۆمان بەڵێ یاڵڵا شانسی خۆ تاقیکەرەوە و فانۆسێکمان بۆ بکەرەوە و فانۆستان هەیە لە ماڵەوە؟ حالیان هێشتا نەگەیشتومەتە ماڵەوە. دا باش واتە شاشەولا نییە؟ ناوەڵا یەک ڕزممە ئەوگەم وڵای جاگەر وێنە ناسی بواتەوە نایگۆڕم بەبێ سەیری لایڤەکەی فەیسبوک بکەی باشە لە کورساتەوە بەزاگەدار بە سارەکە و ڕاگرا سارەکە لا دەرەلاوە اینجا نەچیاوە بە سیاقەتەوە بە شۆفیریکردنەوە سێرمان بکەی. وەڵایی ئەو ئێستا داوازین تا باشە دی فریاکەی کەواتە فانۆسێکمان بۆ بکەرەوە دەی ژمارە دووتیا ماوە کاگاری ژمارە دووی تیا ماوە بیکەینەوە ژمارە 2 بۆ کاکەرکان لە سلێمانی ئەەکەینەوە فانۆسێکی ڕەنگخەنەییە منم ڕەنگە زۆ جوانە لەلا کاکە ئەرکان فریا بکەوە ئەوە کاواکە معنی ئەنە ئارەنجان دوورکەوەرەوە ئیشمان بە مەعامەلێ کاکەرکان کاکەرکان خات و هۆنیا 75,000 نایە وتمان فانۆسەکەتە فرۆشیتەوە وتی نەخێر من ئەیکەم باشە من ئەم فانۆسەی جەنابەت سێ نرخی پێ ئێم باشە لە کامیان ڕازی بووی ئەوە نرخەکە پیرۆزە بێ و ئێمە ژەیکەنەوە چەندی تیا بوویتر خۆ و شانسی خۆ ئەم فانۆسەی جەنابەت کاکەکان من 25,000 پێ ناکەم سێنشگاری چەند باشە تۆ سعرێ بڵێ ئەمە ماڵی تۆیە بە چەند نەیفرۆشیتەوە باشە من ئەم فانۆسە لێک ڕمیم لە دوکانەکەڵم کاکە نەوتیشی تیان نییە وایە با چەند باشە بۆ تۆ کاگەرکان نازانم کاگاری خۆ کاگەرکان کردم بە 50,000 یەک نرخی ترم هەیە بیەم ئاگدار بە باشە یەک نرخی ترم هەیە باوەکو بەشداروی پێشوێ مە 150 بەرینەوە یەک نرخی تر کاک ئەرکان سی چرکەمان بەنێ هاوڕێیان و 75,000 بۆ کاگەرکان 75,000 بۆ کاگەرکان بۆ کڕینەوەی ئەم فانۆس ئەیتر کاکەرکان ئاخ کاکەرکان کاگەرکان بە کاگەرکان بە ئاگدار بە دەچرکە و ماوە 75,000 85,000 بە 85,000 ئەی پیرۆز 85,000 بۆ کاکەرکان لە سلێمانیەوە پیرۆزە بێت ئەیکەمەوە 0 دیناری تیا بۆ ماڵمانە 800,000 تیا بۆ ماڵمانە باشە کاگەرکان پیرۆزی بێ 85,000 بۆ کاکەرکان و بۆ خۆی 250,000 تیا بوو کاکەرکان زۆر سپاس بۆ پەیوەندێکی کاکە ئەرکان ئیتر واشە تۆزێ بە دوو دڵتانکەمە تۆزێ خەلەختانکەم ئیشەکە ئاوا ئیشەکە واخوازە ئەستێرەخان لە سلێمانیەوە ئەستێرەخان چۆنی ئەستێرەخان تۆ باشی شکور لەگەڵ کوێ تەماشامانەکەی ئەستێرەخان ماڵەوە سڵاو ڕێز و خۆشەویستی من ئەوانەی دەسەڕاست و دەسەر چێنەوانە خوشک و براکانتن باشە سڵاو ڕێزمان بۆیانی ها وە نییە جارە یانوت پێشەشکارەکە لە تەلەڤیزۆنەکەەوە سەیرمانەکای چۆنەتان بینی ئەستێرەخان فانۆسێکمان بۆ بکەرەوە کۆمنتان نووسیوە چەند کەسن لە ماڵەوە 6 کەسن مۆبایلیشتان پێ وایە عادیتان بینم کۆمنت بنووسن نووسن فانۆسی ڕەمەزان باشە
ئێدا ئافرین چکە کۆمنت بکەن من حەزەکەم کۆمنتیش بکەن لەوێش چانستانە بێ خەڵاتێک بەرنەوە باشە تەنها وشەیەم شەوەزانن چییە فانۆسی ڕەمەزان تەنها فانۆسی ڕەمەزان بنووسن و کۆمنتەکانە بەدڵ نییە جارێ ها بینێرانی خۆشی زیاد بنووسن تا ئەتوانن بنووسن بۆی خەڵاتەکە زیاد کەم یەڵا ئەستێرەخان ژمارەیەکمان بۆ بکەرەوە ژمارە هەشت ژمارە هەشت بۆ خاتو ئەستێرە لە سلێمانی ئەەکەینەوە فانۆسێکی سوور ئەستێرەخان یاڵا تۆ پرسیارمان لێکەوە ئێمە وەڵامەینەوە مەتەڵێکمان لێ دابێنەوە ئەگەر ئێمە زانیمانەوە خەڵاتێ ناگەین نەشمانزانی ئەوە خەڵاتی 75,000 پیرۆزی چێناوە بێشتوانم خەڵاتەکە بۆ بگۆڕم ئەگەر حەز بکەین توان بیکەم بە ئاڤێرا بۆ خۆ بچی لەوێ مکیاژ و ئیتر سوورا و سپیا و کرێم و عاتر و هەر شتێک بێ خۆشە لەوێ ئەوە هەڵگری بە هاکەی زیاتریش چی بگۆڕی پرسیارەکە ناگۆڕین ئەمە چاوەڕێک تۆ پرسیارمان لێ بکەی خەڵاتەکە ئەتوانم بگۆڕم یاڵە ئەوە چیە ئەڕاجێ پێی نییە ئەڕاجێ پێی نییە بەڵێ ئاسانە ها والله تەواو ئەوە چی ئەڕاجێ پێی نییە وایە بەڵێ سێبەرە وایە سێبەر نییە یاڵا سێبەر جێپەی نییە وانە ئەتوان مەڵامێکی تر بەمیان نا فڕۆکەش دیێوانە دەتاوە برتەوە وڵاتەوە برتەوە پیرۆزە تۆ بوویتە براوەی حەزەکی خەڵاتی ئاڤێرا و کەمی 75,000 75 ئاڤێراکە زیاترە بۆ خۆتمە 75,000 پیرۆزی ئەستێرەخان بێت بەس پێمان بڵێ چی هاوشتت نەفڕۆکە دەرزیە دەرزی جێ پێی نییە هەموو شتە هەڵەکەنێ چۆشتیوە ئەمەشتە بوونەکە چۆن جێ پێ برادران مەڵەن کاکەواز بێنە دەرزیە و سەرمان مێشێنە دەست خۆشخات و ئەستێرە زۆر زۆر سپاس بۆ تۆ خۆشەویستان لە خوارەوە کۆمنت بنووسن فانۆسی ڕەمەزان فانۆسی ڕەمەزان فانۆسی ڕەمەزان حتا هیلاکە حتا ماندوو بن زۆرترین کۆمنت لە پاش ئەم وچاناگەڕێمەوە بزانم کۆمنتەکان زیای کردووە بۆی منیش خەڵاتەکە زیاد بکەم سبەی شەو ئەگەر ڕێمەولاتان وشانێکی کورت و دوور مەکەونەوە یەک قوما بخۆن و بگەڕێنەوە ئەوە خۆشەویستان منیش چوومەتە نێو لایڤی فەیسبووکی پەیجی کورساتەوە من زیاتر لایکەکەم و هەنێت دڵی شتێگرم بۆ ئەوانی کە کۆمنتە نووسم تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان باشە ئەوە قەینا بۆ خۆم دەرناچێت بەسەر کۆمنتەکەم ئەوە سبەی شەو ببە بە براوەی خەڵاتێکی زۆر تایبەتی بەرنامەی فانۆسی ڕەمەزان اینجا ئەردامە بین لەگەڵتان خۆشەویستان لە سەر شاشە ژمارەکان هەیە کۆڕک و ئاسیا سێڵە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و کاک پێشتر دوو پەیوەندیمان حازرە بەڵام سەرەتا با بچینە لای خاتو بەناز لە تەشەوە خاتو بەناز سەو باش ئەم کاتۆ چۆنی بە قوربان تۆ باشی شکۆر ناوەکەت لەگەڵ خۆتە بەناز بە خێوان کردووی بەڵێ ئەڵەن ئەوەی کە مناڵی نازدار و ئەوانەی تر وەرکن بووی لە مناڵیە باش بۆ مۆفاق باشە ئەڵێ ئەڵم بە نازە مناڵێک زۆر وەرکنە بێڵن بەخوا ئەوە بە ناز بە خەوتان کردو بۆیە ئاوای لێ دەرچووە بەڵێ دەیخوا هەمیشە بە ناز بیخات و بە ناز ئەگەر ڕەمەزانە باشن شکور لەخوا بە زیادە باشی دای لەخوا بەزە یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە بەختی خۆ تاقی کەرەوە لە ژمارە یەک هەتاوەکو سی ساعت 19 ژمارە 19 بەڵێ تەواو 19 بکەینەوە ئیشەڵا بەسیپە من ئیشەڵەم بیکەرەوە
خاتو بەناس بەڵێ تۆ بیتە براوە یەک مانگ ئینتەرنێتی کۆمپانیای ئایچیو پیرۆزە بێ سەرکەوتوو بیت هەمیشە بەبەخت بی هەمیشە بەناز بیت کاکەیات لە هەولێری خۆشەویستەوە کاکەیات کوی ئەحوارت زۆر سپاس دەکەم حیاتم باشی حیاتەکەم کوی گیانەکەم باشی وەڵڵا من باشم بە قوربانم تۆ باشیش کوور لەکوێ لە هەولێر لە چ گەڕێکیشی وەڵای قوربان لای بنە سڵاو کەس نەزان لای بنە سڵاو کەس نەزان سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ دانیشتوانی بنە سڵاو و کەستەزان و هەولێر و پێیتر ئەوەی لەسەر جادەکان و لە ناو گەڕەکان و هەمووی زۆر سپاس دەکەم سازمان بینەرمانن هەموو شەوێک بەڵێ جان خۆشحاڵین کاکە یاد ژیان کاکەیات یا پێم بڵێ لەگەڵ مانگی ڕەمەزانە چۆنی تو نەخوای وەزیاد لە حەملە خراب نینە بەس بەبوونەی عەمەلیات پشتیوان لە پێش بوو تەقریبەن هەفتەیەکم لێ ڕۆی خەفەت لەوە قەیناکە ئیشەڵڵا خوا قەرەبوود بۆ بکاتەوە ئەوانەی کە عوزرێکیان هەیە خودت هۆکارێکیان هەیە ئەوە بێگومان خوای گەورەش پێی خۆش نییە ئەوە بتوانن زەرەر بە نەخۆشیەکەتان بدەن ئیشەڵڵا باشی دەبیتەوە کاکە یاد گیان فانۆسێکمان بۆ بکەرەوە و بەختی خۆت تاقی بکەرەوە بەڵێ وڵی جا بەو ڕەمەزانە دەڵێش تاکسنێتە حەزم لێ ژمارەیەکی تاک بێ ژمارەی تاک دێ لە ژمارەی تاکمان بۆ بکەرەوە و بەختی خۆت تاقی کەرەوە زۆر سپاس دەکەم حەفدە ژمارە حەفدە بۆ کاکەیات لە هەولێری پایتەختەوە ئەکەینەوە و بزانین کاکەیات ئەم شەو بەخت یاوەری دەبێت یان نا کاکەیات وەڵای ئاسانیشە زۆر ئاسانە باشە بەڵێ کاکەیات کلیپی کوردیت بۆ هاتۆتەوە لە نێفانۆسەکەتدا جەنابەت سەیری شاشاکەی کلیپێکی کوردی ئەبینیت و پرسیارەکە لەسەر کلیپەکەیە جوان بینەری بە و ئەگەڕێنەوە پرسیارەکەکەین باشە زۆر باشە یاڵە با فەرمو بێکەوە بیبینی من هەڵەبووم لە ڕۆژانی گەنجی و جوانیم باپەلە بووم بە شوێن هەستێکی ون کەوتم من هەڵەبووم لە ڕۆژانی گەنجی و جوانیم باپەلە بووم بە شوێن هەستێکی ون کەوتم تاکو لەسەر سینەی نەرمی کاکیات کاکەیات ئەو گۆرانی بێژە خۆزانی کێیە وەڵاهی دەزانم و نازانم دەزانیت و نازانیت بژاردەکەیە ها هیچ بژاردەیەک هەیە بژاردەی نییە ئادیت خوا هاوڕێیان ناوە دروستەکەی پێمە بێ فواد ئەحمەدە وانە باشە کاکە یاد سی چرکەت هەیە پێمان بڵی ناوی ئەو گۆرانیە چی بوو ناوی گۆرانیەکە چی بوو ناوی گۆرانیەکە نەخۆیەتی هەر ئەگەر جۆ لێگرت پێ وتوێتی من هەڵە بوو بەڵێ باشوێ لێ بگریم زانی وایە سەیری شاشە بکە وەڵا پیرۆزە کاکە یاد لە هەولێرەوە گۆرانەکەش ڕێک من هەڵە بووم ناوی ئەو ماشەڵڵا ئەو وەختە بۆی باڵ و ڕیبات و کراس و ئۆشتانیان زۆر تەنسیق و جوان بووە پیرۆزە کاکەیات تۆ بیتە براوی 75,000 لە هەولێری خۆشەویستەوە سەرکەوتوو بیت شاگوڵخان وەرەگرین لە سلێمانیەوە شاگوڵخان چۆنی شاگوڵخان باشی سپاس دەکەم تۆ باشی شکور ئەحواڵت باشە یەکەم شەوتە بەشداریەکەی جەنابەت وەڵی یەکەم جارمە بڵێ بەس بەخوا لە هەوڵی ڕەمەزانەوانێت تا ئێستا من لەوا ملێنێ تەلەفۆنم کردێر وەرناگیر ئەیدەی لەش ساخ بێ قەیناکە شەڵا هەوڵەکانت بە فیڕۆ ناچێت و ئەم شەو خەڵاتێک بڵیتەوە باشە وەڵا ئیشەڵا یارمەتیم بەشاگاری شاگوڵخان فانۆسێکمان بۆ بکەرەوە دەی فانۆسێ بکەرەوە وەڵاڵێم ژمارە سیانزە بەخۆ ژمارە سیانزە ئەڵێن باش نییە ئەڵێن من نا ئەڵێن وەڵایی نازانم ئەی بیکەم بە چەندی بەدڵی خۆت وەڵا حەزەکەی سیانزە بووەکەمەوە دەبم کەرۆ بزانێت ئەگەر زانیوینە پێم بڵە بیگۆڕم من ئیتس کردمەوە سێرم کرد تر ئەتوانی بەردەوام بی دەتوانی بشی گۆڕی
ئێستا من نەزانم چی تایە بەڵامی تر خۆتە زانی توانی بیگۆڕی توانی بەردەوام تۆ یارمەتیم بەبی گۆڕمیان بیکەمەوە هەموو یاسانە هەموو یاسانە دەبم کەرۆ بزانی چی تایە بیکەینەوە بەڵێ شاگوڵخان تۆ بڕگەی کورساتە بۆ هاتوتۆ بەرنمەیەکی بەڵێ. کورسات ئەبینیت و بەس پێم بڵێ نایی بەرنمەکە چیە باشە بینەری کورساتی زۆر زۆر ئاسان نەوەڵات تازەوتمانە گەرەگۆڕی تر نەخێر کردمانەوە تازە گۆڕینی نییە جا ئەوە پرسیارەکەی و لەسەر شاشەیە و جوان سەیریکە و پێمان بڵێ ناوی ئەو بەرنمەیە چییە باش وڵی تەماشاک وەڵقەیم جارە بابەتێکی ترمان ئامادە کردووە کە یەکێکە لە کێشەکانی هەندێک لە خێزانەکانمان کە ساڵە خات و شاگوڵ ئەم بەرنمەی پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەرەچەتانین لا کورساتەوە هەمیشە کێشە و گرفتە کۆمەڵایەتەکان باز دەکات و چەند کەسێک دانیشێت هەم ڕێگا چارەکان هەم زۆر جار بە دراماش یان بە نواندنیش بە کورتە فیلمێکیش کێشەیەکە خەنە ڕوو زۆر جوان کێشەکان باز دەکرێت و چارەسەریشی تیا دروست دەخرێتە ڕوو سی چرکە هەیە پێمان بڵێ ناوی ئەم بەرنمەیە چییە؟ ناوی ئەو بەرنامەیە بژاردەی سێمە بژاردەی سێم بەڵێ بابزانین وایە چاوەڕێ کات کەینانەیکرد وەڵایی نازانم من وا بۆ یەکمە بەرنامە وەڵا شاگوڵخان پیرۆزە تۆ بوویتە براوەی حەزەکەی کۆمپانیا ئاڤێرا و بەمەیان 75,000 مایکەپە بابەتی مارکن هەر 75,000 پیرۆزی جەنابەت بێ شاگوڵخان پیرۆزت بێ بینەری ئەو بەرنمەیە بنچووکە بەرنامەی زۆر تایبەتن هەموو بەرنامانی کورسات بە بێمەبەست ناخرێتەوە نیشە کێشە و گرفتە کۆمەڵاتیەکان لە نێو بەرنمەکانی ئەمەدا ڕنگ ئەداتەوە و ئەمانەیە زۆرترین کەسی لێ هۆشیار بکەینەوە چێمان لەگەڵە کاگادی چێمان لەگەڵ بوو کاکە گۆران لە هەڵەبجەی شەهیدەوە کاکە گۆران کاگاریگیان سلام علیکم عەلەیکە سەلام کاکە گۆرانگیان چۆنی بە قوربان باش کاگاریگیان دەنگڵا باشم کاکە گۆرانگیان هەڵەبجەی شەهید ڕووبەهنارتان باشە لەسەر خوار سفرەکانتان هەیە وایە بەردەوام بەڵێ بەڵێ کاگاریگیان بەڵێ لەشتان ساغ ئەوە بێ زۆر بسووتێ زۆر بکوڵێ وڵای نابێ زۆر بڵێ زۆر بڵێ ڕەشە بێت ئای کاکە ئومێت کاک گۆران گۆران کاک گۆران گیان ڕووبەهنار خەست بێ باشتریان شل بێ وڵی ئاسایی بێ نە زۆر خەست بێ و نە زۆر شل بێت چونکە حەدێکی وەسەتی هێویش ئەگەر زۆر بکڵێ تاڵە بێ و ئەگەر زۆر نش بڵێ ئەمە بەس خۆتان لێزانم بابە ئیشی ئەمەنی ئیشی خۆتان تاو کاکە گۆران گیان فانوسێکمان بۆ بکەرەوە و بەختی خۆ تاقیکەرەوە باش ژمارە حەوت بێ کاگاری ژمارە حەوت بۆ کاکە گۆران لە هەڵەبجەی شەهیدەوە کاکە گۆران کاکە گۆران کاکە گۆران ئەیبینی لەسەر شاشە بەڵێ بەڵێ بڕگەی شوێن ناسیت بۆ هاتێتەوە باشە شوێنێک لەسەر شاشە ئەبینیت و جوان جوان سەیریەکەیت و کە هاتەوە پرسیارت لێ ئەکەین جوان تەماشای کە باشە با ئەکرێبی گۆڕی کاگاریگیان تازە کردمانەوە کاک ئەوە هەر وێنەکەشمان خستە سەر شاشە دوێنێ شەویش وەکو یارمەتی ئەم وێنێمان دانابوو دوێنێ شەویش ڕۆیشت جوان سەیری شوێنەکەکە بزانە نەچووی بۆی سی چرکەمان بەنێ هاوڕێن جوان سەیریکە بزانە نەچووی بۆی یەک ناو وەرەگرم ئاگدار بە پەلە نەکەی لە وتنی ناو تا دڵنیانەوەی مێڵێ ئەم شوێنە کوێیە ها دەرگایەکی هەیە و شوێنێکی شوێنەواریە و مێژوویەکی دێرینی هەیە و ئیتر کوردستانی خۆمان نییە هەر کوردستانە بەرە وەڵڵا ئەوانی کە ئێمە پیشانتانەین هەمووی کوردستان مەبەستم کوردستانی باشوور با بۆ جەنابەت بێ کوردستانی باشوورە باشووری کوردستانە نە کوردستانی باشوور دەی ئاگداری کات بە ئاگداری کات بە کاتت تەواو وابزانم کا گۆرانگیان زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت نازانم خەداخەوە کا گۆرانگیان سپاس بۆ پەیوەندیەکەت دوای سی چرکە هاوڕێیان زۆر ئاگدار بن پەیوەندەکەتان داخرێتەوە باشە کاک ڕەوەس ڕەوەند کاک ڕەوەند چۆنی بە قوربان لەکوێوە کاک ڕەوەند لە سلێمانیەوە کاک ڕەوەند گیان
چۆنی کاک ڕەوەندەوە کوای بۆ دەنگێنی زۆر سپاس گوێتان لە سەوتمە ئاەت چۆن ئەرە وەڵا ئەوەنە باش جۆمانە دەنگتە نەوێتەوە کاک ڕەوەنج بەڕێزی ڕێز سلااوم هەیە دەستپۆرتیتان لێزم زۆر سپاس کاکە ڕەوەنجان لەگەڵ ڕەمەزانە لەگەڵ نان خواردنی ئێوارانە پارشێوانە چۆنی زۆر سپاس بۆ خوای گەورە شکر باشین سەرباری ئەم دۆخە ناخۆشە بەڵام دەخوا بە زیادە باشین ئای ناکە ئەم یەک دوو کاتژمێرە بینەری ئەم بەرنامانە بن تۆزە دوورکەونەوە لە بۆمبی بالستی و چوزانم شەڕ و شۆڕ و ئەم درۆن و بابەتانی کە هەیە زۆر ڕاستە زۆر باشە دەستان خۆش بێت یاڵڵا کاکە ڕەوەند فانۆسێکمان بۆ بکەرەوە چەند ماوە هەرە دوانە ماوە نانە ماوە لە ژمارەیەک تاسی تۆ ژمارەیە بڵێ ئەوانی کرابێتەوە لەمەوە کراوە تۆ بیگۆڕە باشە 28 ژمارە 28 مان هەیە ژمارە 28 بۆ کاکە ڕەوەند لە سلێمانی ئەەکەینەوە بزانین بەختی کاکە ڕەوەند ئەم شەو ئەڵێ چی کاک ڕەوەند گیان جەنابەت بوویتە براوەی خەڵاتی یەک مانگ ئینتەرنێتی بێ بەرامبەری کۆمپانیای ئایکی و پیرۆزە بێ پیرۆزە بێ کاکە ڕەوەنجان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بە هیوایەوەینکە سوودی لێ ببینی سۆماخان شەو باش چۆنی بە قوربان تۆ باشی شکور یاخوا هەمیشە باش بن سۆماخان لەگەڵ بەرنامەکەیە چۆنن و لەگەڵ کۆمنت نووسی ناچۆنن وڵی کۆمنتی نانووسین بەسی کرد لەگەڵ بەرنامەکە هەموو شێستەی بنووسن کەسی وە هەیە هەر کۆمنتێ دوای نووسیانی نووسیوە خەڵاتی بۆ دەرچوو هەیە بەس ئەوەی کە تۆشتانەمانیە کاگاری دەی یاخوا هەر لەش ساغ بن کە ئەتە باشە سەرتان سەلامەت یاخوا پێوەیەکی خوای سۆماخان لە ژمارە یەک هەتاوەکو سی فانۆسێکمان بۆ بکەرەوە ژمارە 27 مان هەیە ژمارە 27 بۆ خات و سۆما ئەەکەینەوە باشکو ئیشەڵڵا بەخەتی یاوەری بێ و خەڵاتێکی تایبەت خەڵاتەکەیان بە عەکسەوەدانا بەڵام ڕێکی کەمەوەقێنامە خات و سۆما بیڵم خات و سۆما زۆر پیرۆزە تۆ بە بەهای 400,000 بوویتە براوەی خەڵاتی کۆمپانیای بلاگوود بۆ کاری تەختە و دیزانی تەختە ئەمە پارە نییە بەڵکو هەر کارێکی تەختەتان هەیە لە ماڵەکی خۆتانە ئەم کۆمپانیایە تا 400,000تان بۆ جێبەجێ کا باشە ئیتر مێزێکی تەلەڤیزۆنەڵێ دیکۆری پشتی تەلەڤیزۆن ئێستا بە تەختاکرێ دیزایینێکی زۆر جوان و ناوازەیە هیوادارم ئەوەش شتێکی جوانە بەڕاستی من بۆ خۆم لە ماڵەوە کردومە لە پشتی تەلەڤیزۆنەکە بە تەختە بۆیان کردم زۆر ناوازێ خۆشەویستان هەر بنووسن فانۆسی ڕەمەزان لە لایڤی فەیسبوک پاش وچانێک ئەگەڕێمەوە و کۆمنتی دوێنێ شەو بزانین کێ بۆتە براوە و خەڵاتی ئەم شەویش ئاشکراکەین و دوورمەکەونەوە گەڕێنەوە لاتە خۆشەویستان لە فەیسبوک لە پەیجی کورسات بنووسن فانۆسی ڕەمەزان تاوەکو بتوانن خەڵاتی کۆمنتی سپیشەو بەرنەوە هاوڕیانم لە سوۆشیال میدیا پێمەڵێن بۆ ئەوەی کە دوێنێ شەو زۆرترین کۆمنتی نووسیوە براوە بریتە لە خات و سروە عەلی پیرۆزی بێت خەڵاتێکی تایبەتی دەرمانخانە و کۆزمەتێکی ئەڤێرا پیرۆزی خات و سروە بێت بە هیوایەوەین کە سوودی لێ ببینێت هەر بەردەوام بێت لە کۆمنت نووسین و ئەم شەویش خۆشبەختم ئێستا کۆمنتەکان زیای کردو بەڵام هەر هەوڵبان زیاتر بنووسن بۆی سبەی شەو کەسێک ببێتە براوەی خەڵاتێکی گرانبەهامان خەڵاتەکە ئاشکرا ناکەم بەڵام پێم خۆشە زۆرترین کۆمنتە بێ خەڵاتەکەی سبەی شەویشمان خەڵاتێکی تایبەتە کاک ئیبراهیم لە چەمچەماڵ وەرەگرین کاک ئیبراهیم سەلام عەلەیکوم سلام سەرچاوم چۆنی بەقوربان ئەحواڵت چۆنە تۆ باشی شکور باشی وەڵڵا باشی بەرنامەکە لێگەم کاگاری زۆر سپاس بۆ تۆش کاکە ئیبراهیم گیان هەموو شەشەوان سەیرمانەکەن بەڵێ لەگەڵ کێو کێ ماڵەوە هەمووی
وەڵام ماڵە هەمومان سەیرەکەین دەخۆشی لێکەین زۆر سپاس کاکە ئیبراهیم گیان شەو چەرەش دانن مێوژ و ئاعتر گوێ زوان هێشت خۆر بە دیارمان کاکە ئیبراهیم بەڵێ بەرنامەکە یاساکەی زانی وانە بەڵێ ئێتا بێ فانۆسێکمان بۆ بکەیتەوە ژمارێکمان پێ بڵێ باشە بەسەر چاو ژمارە چەند لە یەک تا ژمارە ژمارە 9 بۆ کاکی ئیبراهیم دەتەن چە ماڵەکەینەوە بەشک و ئیشەڵڵا بەخت یاوەری بێ و چی بوو پێمان خەریب بکەوین کاکی ئیبراهیم گیان بەڵێ کاکی ئیبراهیم خواردنت حەز لێیە خواردن باشە خۆی ئەڵم لەگەڵ خواردن نابینێ چۆنە ئاڵا عیمانی لەخوا بەزێ لەخوا بەزیا بێ دایکی مناڵەکان لە تەنیشتەوەیە بەڵێ دەستی ئەو بگرە و وەرن بۆ سلێمانی بۆ هوتێل تایتانی باشە باش خۆت و دایکی مناڵەکان بە دڵی خۆتان یەک ئێوارەی نان بخۆن چی ئەخۆن بخۆن بەس ئاگاتان لە تەندروستیتان بێ بە دڵی خۆتان ئەوە نێ بڵێ بەڵا با قاپێ برنج بێنم یا با تۆزە گۆش بێنم چەند ئەخۆی بخۆن باشە خەڵاتەکەیەوە لەلایەن هۆتێل تایتانیکەوە دابین کراوە جەنابەت ئەمە دۆزیەوە پیرۆزت بێ کاکە ئیبراهیم گیان بچینە ژاراوە لە ژاراوە کاخدرمان لەگەڵا کاخدر داخرایەوە بەداخەوە بۆ کاخدر پێم خۆش بۆ ئیش وەرگین و بۆ بتوانینیش چانسی خۆی تاقیب کرداتەوە پێما بە کاتمان بەرە و تەوابوو نەچێت زۆر سپاس بۆوانی کە پەیوەندیان کردوانی کە پەیوەندیشان نەکرد سپیش و هەوڵ بنەوە لەگەڵماندا بەڵام کۆمنت هەر بەردەوامە تا سپیش و سعات 6 ئێوارە هەتا بانگ ئەیە کۆمنت بنووسن لەم ڤیدۆیان لەم لایڤیکە لە فەیسبووکی کورساتە هەیە تەنها بنووسن فانۆسی ڕەمەزان بۆی چانسیەوەتان هەبێت سپیش و خەڵات بەرنەوە سپاس بۆ سپۆنسەرەکانمان کۆمپانیای IQ وەکو خێراترین کۆمپانیای ئینتەرنێت لە هەرێمی کوردستان و عێراق کۆمپانیای بلاکوود بۆ کاری دیزاین و دیکۆری ناوماڵ بە تەختە و هەروەها دەرمانخانە و کۆزمەتیکی ئەڤێرا کە بێگومان هەموو بەرهەمەکانیان کوالیتی و ئاسبەرزن هۆتێل تایتانیک کە بێگومان شوێنێکی دیار و ناوازە لە شاری سلێمانی ئەتوانن لەم ڕەمەزانە داشکانی تایبەتیشان هەیە بۆ بۆفیەکانیان خوانی وارەتان بەرناوەیان پارشێ و لە هەمان کاتدا کۆمپانیای سەفرە کە ئەتوانن بازاڕی جەژن و ڕەمەزانتان هەر لە کۆمپانیای سەفرە بکەن شاشەی کورسات بەجێمێڵن کەمێکتر ئاوڕێم هونەرمەند هەردی عوسمان عەلی هونەرمەندێکی خۆشەویستی بانگێش کردووە کەشەکەتان بۆ زۆر خۆشترەکات شاشەی کورسات بەجێمەێڵن دەستمێنە کۆنتترۆلەکان وەک خۆی بەجێ بێڵن و لەگەڵمانە بەردەوام بن سپیش ئێمە دێنەوە دیدەنیتان تاو کاتار شاد و کامەرام.